بینەرانی خۆشەویستی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین جەدەلی نێوان پارتی و یەکێتی گەیشتە مێدیا جیهانیەکان بە مەترسی باسی دەکەن باس لەوەکەن کە ئەگەر بەو شێوەیە بڕوات یەکێتی ئیدارەیەک جیاکاتەوە و تەنانەت مەترسی پێکدادان هەبووە شتی زۆر مەترسیدار ڕووەدا یەکێتی ئەڵێ ئێمە دەرگامان کراوەیە بۆ دانووسان بەڵام دانووسانی فعلی و ڕاستەقینە لە پێناو ژیانی خەڵک بەڵام لەولاوە کارکتەرە سیاسەکانی پارتی دموکراتی کوردستان بەردەوامن لە تانەوتە شەر و جملەی زبر بەرامبەر بە یەکێتی ئەمە یەکێتیەکان وا دەڵێن ئێمە هەتا دەرگا و باوەشی ئاشتی دەکەینەوە ئەوان هەندێک کارکتەریان هەیە جملەی زبرتر بۆ ئێمە فڕێ دەدەن ئەمە نیگەرانمان دەکات و وامان لێ دەکا بڕیاری تر بێت ئەم دۆخە بەرەو کوێ هەنگاوەکان بەرەو کوێ چارەسەرەکان لەکوێن لە پانۆڕاما گفتوگۆی ئەم بابەتە دەکەین بە میوانداری بەڕێز فریال عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز فریال بەخێر بێ سپاس بۆ بەشداریت لە پانۆڕاما یەکێتیەکان هەمیشە باس لەوە دەکەن نوێڕای نیگەرانیەکانیان کە نایشارنەوە لە سەرۆکی حزبەکەتانەوە تا ئەگاتە سەرکردایەتی و مەکتەب سیاسی بەڵام لە بەرامبەردا پارتی جملەی زبر فڕێدا بەتایبەت لە ڕێ هەندێک کارکتەری وەکو مەکتەب سیاسی کە لای ئێوە خۆتان باسیەکەن و معلومە بۆ ئەم کاتت باشەوە ئەم کاتەی سەرجەم بینەرانی کورسات باش لە ڕاستیدا ئەوەی کە پێڵێن زمانی زبر شتێکی زۆر زۆر ناشرینای ئەمە دانیشتین کارکتەرەکان لەسەر تیڤەکان یا لە کەناڵەکان ڕەنگە پارتی پێویستی بەوە بێ بە تایبەت لە دوای کۆنگرە بۆی زیاتر ئەو کەسانی کە دەرچوون شەرعیەت یا ماستایەک بکەن بۆ ئەو کەسانی کە دەنگیان پێیان داوە بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان هەروەکو جەنابەت فەرمووت بە سەرۆکی حیزبەوە هەتاوەکو ئەندامێک لە خوارەوە هەموو ئامادەیی ئاشتی و ئاشتەواییان تێدایە بە تایبەتی ئێمە لە هەرێمێکە ژین هەرێمێکە کە تەنراوە بە کۆمەڵێ کێشە و کۆمەڵێ کێشەی چەقبەست و بە تایبەتی کە دێتە سەر مەوزوعی هەرێمی کوردستان خەڵکی هەست بە جۆرێک لە نەعەدالەتیەکەن ئەوانەی کەوا ڕاستیەکانە بێژن ئەوانەی کەوا دوورن لە مەسەلەی تەسکی حیزبایەتی و سیاسیانە بی لە مەسەلەکان ناکەنەوە ئەو مەسەلەی نەعەدالەتی کە هەیە بەجددی وای کردووە کە خەڵک یعنی هەڕەشە بێتە سەر ژیانی مەترسی لە قوتی لە خواردنی لە هەموو شتێکی یعنی بەو زروفە اقتصادیکەوا دروست بە بۆ حەساریکەوە لە منتیقەیە بە نەدانی موچە لە کاتی خۆی بۆی کەوا مەسەلەن ناشەفافی لە مەلەفەکان بە تایبەتی مەلەفی نەوت مشارەکەمان لە حکوومەت ئێمە بەم دوایی ئەخیر هەموو ئەزانن جەنابی کاقوبات کە بۆیکۆتی بەشێک لە کۆبنەکانی ئەنجومەنی وەزیرانی کردووە لای خەڵکێک خەریکە ئەو بڵاوکەنەوە ئەڵێن یەکێتی کەس نازانێ نە شەریکە نەموعارەزەیە ئەی بەڕاستی ئەمە چییە؟ ئێمە شەریکین بەڵام ئەمە لەبەروی ئەم حکوومەتی هەرێمە بەشدارنیان شەریکن ئێمە بەشدارین بەڵام ئەو شەراکەتە ڕاستەقینە نین کەوا دەبێ مافی خۆمان بەکاربێنین لە ئیدارەدانی ئێرە ئێمە ڕخنەمان هەیە لە سیستەمی حکومڕانێکە ڕخنەمان هەیە لەوەی کەوا لە کۆمەڵێک ئیدارەدان لە کۆمەڵێک کە پێڵێن دەستکەوت و مافی خەڵک بەسەر حکوومەتەوە جێبەجێ ناکرێت دیارێکێتی نیشتیمانی کوردستان ئێمە لەسەر مەبدەیەک پەروەردە کراوین و بۆ خەڵکەکەی هەوڵی داوە هەمیشە هەل لە زاخۆوە هەتاوەکو خانەقین ئێمە بەهی خۆمانی ئەزانین یعنی کوردستان ئەگەر زاخۆ بێ ئەگەر چەمچەماڵ بێ کەرکوک بێ هەموو شارەکان یەکێتی نیشتیمانی کوردستان خەمی لێ ئەخوا و حەقی حکوومەتە دانیشە خەم لەم ناوچانە بخوا خزمەتگوزاری بۆ دابین بکە خەم لە خوێندکاری بخوا خەم لە دامەزراندنی خەڵکی بخوا کەوا بنمونە خۆبەخشن یا عقدن یعنی کۆمەڵی کێشە هەیە تاوەکو ئێستا ئەمانە هەمووی ماوەتەوە هیچ وەڵامێکی ئەم خەڵکەی ئەمی نەداوەتەوە بۆیە بەڕاستی هۆکارەکە بە حیزبیکردنی حکوومەتە بەڕاستی حکوومەت بە حیزبی هەموو جونگەکانی بە حیزبی کراوە یعنی هەموو جونگەکانی حکوومەت بە حیزبی کراوە ئەوەی کەوا ئێمە تێبینی ئەەکەین ئەگەر بە حیزبی نەکرابێ بۆ نمونە گۆڕینی دوو وەزیر لەلایەن پارتیەوە لەلایەن سەرۆکی حکوومەتێکە تازەوە بەڵێ کاگەمە هەورامی و برادێکی تر ناوکەم بیر نییە
باشە ئەو ڕەوایەتی ئەدەن بە خۆیان کە حکوومەت ئاڵوگۆڕ پێ بکەن کەسە حیزبەکانی خۆیان لا بدەن بێنە بۆ نای پارتەکەی خۆیان بەڵام ڕەوایەتی نادەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان کە کادری هەیە لە ناو پۆستەکانی حکوومەتن ئاڵوگۆڕیان پێکات تەمان ئەمە مەبدەئێکە رازینین ئەوان بە هیچ شێوێ رازین باشە بۆ ئەمە دەسەڵاتی یەکێتیە یعنی عەمرە نێرێ زەیدە نێرێ هیچ ئیشکالێکی نییە لەسەریان بەڵام تۆ بۆ ئەمانە ڕاگریت و ڕەزامەندیت لەسەری بەڵام لە دوای کۆنگرە بە 2 هەفتەیە بە مانگ یەکدەی کادرەکان و کارکتەرەکانی خۆت بە ئارەزی خۆتە گۆڕی و کەسیش نەبێ پێت بڵێ وا بکەیەوە وەزیری ئەوقاف و بریکاری وەزیری پێشمەرگە بەڵێ بزەبێت اینجا ئێمە ئەمانە هەمووی بە مشکل ئەزانین جگەلەوە کۆمەڵێ مەلەفی تر هەیە بە نمونە لە بەغدا کە ئێمە یعنی دەبێت لە هەموو هەڵوێستەکانمان ئێمە بێ یەکدەنگ بین یەک ڕەنگ بین بە تایبەتی کە دێتە سەر پرسە نیشتیمانیەکان کاکزانە پرسە نیشتیمانیەکانی کە ئێمە هەمانە لە بەغدا بە نمونە مەلەفی پێشمەرگەیە مادەی 140 کۆمەڵە ئیستحقاقاتی هەرێمی کوردستانە کە لە چوارچێوەی دەستور دەبێ بێتە ئاراوە کە نەکراوە تاوکو ئێستا بەڵام خۆشبەختانە بەر لەوەی هەنگاو بنین بۆ عێراق مەسەڵەن کەرکووک کە جێ نفوزی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە یەکێتیەکان پێیان وایە قەڵای سەوزەیەوە پێتان وایە کە لە زاری سەرۆک مام جەلال کە قودسی کوردستانە پارتی بۆ فۆکەسی لەسەر کەرکووکە و لەسەر ئێوەیە مەسەلە بڵێ وڵاهی من خوێندنەوەم بۆ ئەوە لەسەر ئەوەیە کە پارتی لە دوای ئەنجامدانی ڕفراندۆم گەورەترین زەرەر و خەسارەتی بە شاری کەرکووک گەیاند بەڵێ شاری کەرکووک قەڵای سەوزیەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام بیرمان نەچێ شاری پێکەوە ژیانە شاری هەموو پێکهاتەکانە و شاری هەموو ئاین و ئاینزاکانە بەڵام ئەوەی کەوا بەداخەوە ینی لایەنی پارتی ئەگەر بینە سەر ئەوە لە دوای لێکەوتەکانی ڕفراندۆم وای کرد کە کەرکووک ئەو دەستکەوتانی هەممان بوو نەمێنەوەکو پێشتر بەجددی کە دەسەڵاتی حکوومەتی عێراقی زیاتر گەڕایەوە ئەوێ وای کرد کۆمەڵی زەرەر بەر ئێمە بکەوێ ئەوان لەوێ نەمان کەرکووکیان پێ شارێکی دارگیر کراوە لە هەمان کاتا ئەوان کە کەرکووکیان پێ دارگیر کراوە شەڕی پۆست و پلەکانی عێراق و بەغدا ئەکەن ئەمە سیاسەتێکی دووفاقیە بەڕاستی بەنسبەت کەرکووکەوە یعنی جۆم لێ بوو باسی پرسی محافظ و ئەوە کە کەمال کەرکووکی باسی زۆر ئەکوتێتەوە جملەی زوبرتان بۆ فڕێ ئەدا مەسەلەن بۆ کار چییە بۆ من پێم وایە هۆکارەکەی ئەوەیە کە ئەوان یەکەم کەس بوون کە تاوانباری ئەوە نەهاتنەوە لەگەڵ جەماعەتی ئەنجومەن و لستی برایەتی بێنە ناو شاری کەرکووک لە دوای ڕۆیشتنی محافظ بێن و محافزێکی کووردا بنێن کە محافزێکی کوردیاندا بنایە بۆ شێوێ نابوو کابرایەکی شۆڤینی بێنن بە ناوی ڕاکانجبووری بەڵێ ڕاستە کە مەلەفی گەندەڵی لەسرە سەدان مەلەفی لەسرە و نوێنەرانی ئێمە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەتایبەت چەندین کەیسیان جوڵاندووە لە محکەمەیە شکاتیان لێ کردووە ئەی تا ئێستا بێن من تەحەداکەم ئەگەر ئەوانەڵێ مەلەفی گەندەڵیمان لەلایە و چەندین مەلەف لە لای منە زۆر گرینگە بچن شکات بکەن ئەوەی ئێمە شکاتمان کردو و سەلماندوومانەکە ئەو پیاپیاکی گەندەڵە بەڵام هۆکارەکان ئەوان بوون بەداخەوە کە ڕێگر بوون هەر جاری بە بیانوویەک جاریان کەرکووک دادی کراوە هەر جارێ بەتەما بوون لە قەرەهەنجیر لە دوای ئەوە کۆبنەکان بکەن ڕازی نەبوون وتیان سلێمانی ئەترسان لە کەسایەتێک ئەیان ئەمان ڕفێنێ باشە وتیان لە هەولێر دانیشین بۆی کۆبینەوە محافزێک دابنین ئەم جارویستیان بە حەزبی بکەن وڵا با لە لەقی پارتی دابنیشین ئەمانە هەمووی ڕەفزەوە بوو لە کۆتاییە بە ئیعاز ئەوانەی ئەنجومەن بەڕاستی نەگەڕانەوە ئەوای کرد بەداخەوە یعنی کاتێکمان هەبوو پێش ئەوەی کەوا ئەنجومەنی پارێزگاکان هەڵبۆشێنرێتەوە ئێمە محافزێکی کوردماندا بنایە کە دەستکەوتێکی ڕەنگە باشتر بۆیە بۆ ئێمەوە تووشی ئەم حرەکە شۆڤینی کە ئێستا لە ناو شاری کەرکووک و تعریبکردنە هەیە نەبووینایە جگە لەوەش یعنی ئەوەی ئەوان ئەیکەن بەڕاستی کە کردیان نەگەڕانەوە زەڕێرێکی زۆر زۆر گەورەیاندا لە پێگەی کورد لەوێ بەتایبەت لە پۆستەکان چونکە پارتی شەریک بوو لاهین ڕاستە قەڵای سەوزە بەڵام 48 دائیرە بەڕێوەبەرەکانیان لە پارتی دموکراتی کوردستان بوون کە تۆ قەرارێکە بوو لە ناو کەرکووک ئەوانەی کە بەڕێوەبەرەکەیان کووردا جێگرەکە یا تورکمان بوو یا عەرەب بوو ئەوان لە 48 دائیرە بەڕێوەبەر بوون کە نەهاتنەوە ناو کەرکووک ئەی بەتەئکید کێ جێیەکانەگرێتەوە هەموو درا بە تورکمان و بە عەرەب بەداخەوە کە ئەمەش زەرەرێکی زۆر زۆری گەیاند لە خەڵکی شارەکە ئەو پرسیارەی من جواب نەدایە مەسەلەن بۆچی کاکەمال ئەوەندە بە زبری بەڕقی لەگەڵ ئێوە مامەڵە دەکا یەک شتێک ئەڵێم کاکەمال ینی بیستمانە خەڵکی منتقەکەم بۆ خۆم خەڵکی کەرکووکم هەر لە ئەوڵ و هەر وەکو فۆبیایە و ترسێکی هەیە لێکی ڕەنگە لەبەر ئەوە بێ بەڕاستی من تەسەورەکەم هەر ئەوە بێ ینی
لە لای دیکەشەوە یعنی زۆر بە خۆشحاڵی و کە دێتە سەر مەوزوعی کەرکووک زۆر باز ئەوواکە ئەوانە لە لای یاسالایان داوە ئەوانە وایان کردو زەرریان بە شارەکە گەیاندوە بەڵام کە باسی سەروەری یاساکە باسی ئەوە ناکە کە خۆیان هەر خۆی جەنابی داڵدای کەسێکی داوا کە لە یاسا داوا کراوە لە جیاتەوەی بیگرن و بڕۆنتەستین بە یاسای بکەن و ئیجراعاتی لەگەڵا بکرێ باوشەکەن و هەرجالی لە ناوچەیەک بۆ ئەو خەڵکانێکەوە لە یاسا لادراون من پێم وایە تەنها ترسی لە پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستانە و لەو خەڵکانی کە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان کەرکووکیان بەڕێوە بردووە بە شێوازێکی باش و کەرکووکیان بەجێ نەهێشتووە لە کاتێکە کە ئەوان ئیدعای ئەوانە کە پارێزگاری خزمەتی کەرکووکەکەین فریال خان بەچی خزمەتی کەرکووکەکەن خۆتە ئیدارەکە دیارێکە خزمەتی کەرکووکەکە چێ لەوەیە ئەوانی کە بە دارگیرکەریدا ئەنێن تاوەکو ئێستا نەگەڕاونەتەوە بۆ شارەکە خەڵکەکە شایەدی ئەوەیە کە کێ لە ناو کەرکووک ماوەتە ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و قاعیدەکەیەتی بەرپرسەکانێتی تا ئاخر لەحزەش ناو کەرکووکیان چۆڵ نەکرد و تاوکو ئێستاشی لەگەڵا بێ لەوێن بەڵام ئێمە باوەڕمان بەوە هەیە کێشەکانمان لە ناو کەرکووک لەگەڵ حکوومەتی عێراقی هەموو لە ڕێگای دیالۆگ و گفتوگۆ چارەسەرەکەین بە تایبەت لە دوای پێکهێنانی حکوومەتی محەممەد شیاعی سوودانی چەندین خاڵ لەم اتفاقی ئیدارەتی دەوڵەت کە ئیشارەتی پێکراوە ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە کە خەمخۆرێتی بە تایبەت مادەی 140 بە تایبەت پرسی محافظ مادەی 140 هەروەکو لە ڕاگەیاندنەکان لە ماوەیە بینیتان بە خۆشحاڵیەوە ئەو مادەیە کە لە 2014ەوە مادەیە تقریبا سر کرابوو مرێنرا بوو بەڵام بە هەوڵ و جهودی هەواڵانی ئێمە توانیان ئەو مادەیە دووبارە زیندوو بکەنەوە و لە ماڵی ئیمام جەلالەوە مژدەی ئەوە ڕابگەێنن کە ئەو لیژنیە دەست بەکار بێتەوە دەستی بەکارەکانی کردوێتەوە دیارە ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ شاری کەرکووک بۆ بەتایبەت بۆ براجوتیارەکانمان بۆ دەوروبەری ناو شاری کەرکووک کە بە بەردەوامی تووشی کێشە ئەبنەوە لەسەر ئەو خاک و ئەو زەویانی کە هی خۆیان بۆ مڵکی خۆیان بووە بەڵام بە قەرارێک دراوە بە عەرەبەکان و عەرەبە هاوردەکان و هاتنی ئەو پارێزگاییکەوە کە ئەو برادرانی کە کەمال کەرکووکی ئەندامەتیایە بوون بە سەبەبی ئەوەی محافظێکی کورد لەوێدا نەرێ زیاتر سیاسەتێکی شۆڤینیانەی خراپی بەرامبەر بە خەڵکی ناوچەکە بەکارێنە ئەگەر وامان بکرایە ئێمە تووشی ئەو سیاسەتە نابووین بەڵام خۆشبەختانە ئومێدەخوازین کە لەو ماوەی شیع سوودانی حکوومەتەکەی بەردەوامە بێ بتوان ئەو خاڵە بەباشی جێبەجێ بکەن لە بەرژەوەندی دانیشتوانی شاری کەرکووک و خەڵکەکەی بێت باشە بینەوە هەرێمی کوردستان بەڕاستی فریال خان ئێوە مەسەلەن بۆچی ئەو هەموو گلەیانەتان و پارتی مەسەلەن دوێنێ ئەندامێکی مەکتەب سیاسی پارتی باسی لەوە کرد بوو کێشەکان لەگەڵ ئێمە باسکەن نەک لە ئەعلام باسیکەن کێشەکانتان لەگەڵ پارتیە کێشەی شخصیتان هەیە وەکو حەزب یاخود کێشەی مافی خەڵکتان هەیە لەو دەڤەرە کاکزانە ئەو کێشانە دەیان جار بە دووقۆڵی باس کراوە دەیان جار لیجان هەبووە و هەردوو لە قسەی لەسەر کراوە بەڕاشکاوانە من دڵنیام جێگری سەرۆکی حکوومەت قسەی لەسەری کردووە و سەرۆک بافڵ تاالبانی قسەی لەسەری کردووە وفودی مفاوەزاتمان هەبووە قسەیان لەسەر ئەم مۆزوعانە کردووە کێشەی ئێمە لەسەر سیستەمی حکومڕانی و ئیدارەدانی ئەم هەرێمی هەروەکو باسم کرد بەلای ئێمە مەسەلەک هەر سلێمانی نیە زا خۆش مهمە بنمونە کاڵێن سیستەمی حکومڕانی لەگەڵ گۆڕانە داوای سیستەمی لامەرکەزیەتمان کرد لامەرکەزیەت بۆ ئەوەی هەرچی داهات هەیە لەم کوردستانە داهاتی نەوتە باجە هەرچی شتێکەیە کە دێتەوە سندوقێک لەو سندوقە لێەوە بڵاو ینی دابش بکرێ بەسەر ئەو بەشانێکەوە پەیوەندیدارە بە خزمەت گوزاری ئەو بەشێکەوە پەیوەندیدارە بۆیکەوە موچەی فەرمانبەرانی هەرێم و شوێنە خەدەمیەکان بدرێ بەڵام تاوکی ئێستا ئەم شتە نەکراوە کەچی لە بری ئەوە دێن کۆمەڵی ئیتیفاقاتەکەن هەستەکەی منطقەیەک وەکو سلێمانی چواردەورەکەی محاسەرە کراوە محاسەر کراوە کاکە پارەی خەدەمات و خاشاک نادرێ ئەوەی خوێندکارانە نایدەن بۆی زوو خوێندکاران ناڕزایی دەربڕن خۆشبەختانە لەبەرەوەی منطقەی سلێمانی و ناوچەی سەوز بە منطقەیەکی ئازاد ناسراوە بەعکسی ناوچەکانی ترکە ڕۆژنامەنووس ڕەنگ نییە قسێک بکە ناڕزایەتێک دەربڕێ حەق و ڕخنێک لەم حکوومەتە بگرێ یەکسەر ئەکرێنە زیندانە ئەو زیندانەکانی شایدن دەیان کەیسمان هەیە لەسەر ئەو جۆرانە بۆیە یعنی هەڕەشە و مەترسیەک لەسەر ژیان و گوزەرانی خەڵکە یەکێتی لە سۆنگەی خەمخۆری و هەستکردنی بە بەرپرسیارەتیەوەیە قبوڵی نیە خەڵکی ئەم منطقەی ئەو نەجیاوازی بەسەردا بکرێ بەجددی ینی ئێمە بەم دواییە هەفتەی ڕابردوو بوو جادەی 150 کرایەوە بەشێکی تری ئەو جادەیە کرا من بۆ خۆم لە هەولێرەژی بەڵێ یعنی ئەگەربی ئەو جادەیە ببینی من پێم خۆشە ئەو جادەیە لە هەموو شارەکانی کوردستان بکرێتەوە بەڵام ئەوە جادێکی 100 مەتری هەیە لە سلێمانی تاوکو ئێستا بڕێکی کەمی ئەبینی سلێمانی ویچێتی نیە ئەمە
من پێم وانە نەخێر خەتای حکومڕانینێ کە تۆ پارەت بۆ نییە لە بودجەی ئەو هەرێمە ئەو داهاتت بۆ نییە کە پێویست پێ بێ بۆ ئەوەی ئەم شوێنەی پێبەری بەڕێوە چۆنت ئەبێتە خەتای تۆ داهاتەکانیشی کە دێن لەم سنوورە کە پێیان وایە یەکێتی یان ئەوانەی کە ئێرە ئیدارە ئەدەن چکە ئێمە لە ئیدارەدانی ئێرە هەر یەکێتی نییە گۆڕانیشمان لەگەڵایە خەڵکی یەگرتووشمان لەگەڵایە لێرانە بەشێک لە ڕەنگە فەرمانگەکانیان بەدەستەوە بێ تۆ کە دێ ئەو حەسارە ئەخەیتە سەر ئێرە جگەلەوە داهاتەکانیش ئەوەندە کەمەکە بەش ناکە بە نمونە پەروێزخانت هەیە باشماغت هەیە یا ئەو شوێنانەت هەیەکەوە پێشتر ڕەنگە داهاتی باشی هەبووە بەڵام لەبەر ئەوەی دەرگایەکی تری سنووری تری گەورەتر هەیە کە حاجی ئۆمەرانەوە بە فەرمی حکوومەتی هەرێم اتفاقی کردووە لەگەڵ ئێرانە کە ئەوێ بە مەرزێکی ڕسمیتر و فەرمیتر بناسرێ جگەلەوە یعنی خەڵکی هانەدەن وەگاڵەدەن بۆیکەوە نییە لەو سنوورەوە شت بیانن یا شت هاوردە بکەن ئەی تۆ بە ئەو باجانشی کە لێرە ئەدرێ ئەوەندە نیە ئەی چۆن ئەم خەڵکە بتوانی بژێنی چۆن بتوانی مافەکانیان بۆ دابین ینی بە ئاشکرا دەستبادانی تاسەرێسقان هەیە بەڵێ بەدڵنیایەوە ئەوە پێتەڵێم ئەمەی کە هەیە ئەوی لە میدیاکانەوە ئەڵێن گوێم لە مەقطعێک بوو باسکرا وەڵا چەندێکمان هەبێ ئەو نانە هەمانە بێکەوە بەشێکن ئەگەر ئەو نانەی هەیە کرد بکرێ بە عەدالەتی قەت باوەڕ ناکەم یەکێتی نیشتیمانی کوردستان یا خەمخۆران نان بۆ ئێوە یان بۆکو حەزب یان بۆ خەڵک وەکو حکوومەت بە حیساب ئەگەر کەرتەنانێکە بێ بەشیکەن بێکەوە بەڵام واقعەکە وا ناڵێ شتێکی ترەڵێ جیاوازیەکان ئەوەندە زۆرن تەسەور ناکەی تامان ئێمە کە باسی سیستەمی لا مەرکەزیمان کرد لە بەرژەوەندی خەڵکی دووهۆکیشمانە لە بەرژەوەندی خەڵکی زاخۆشمانە لە بەرژەوەندی خەڵکی کفری و کەلار و سلێمانی و هەموو شار و شارۆچکەکانمانە بەبێ جیاوازی ئەمانە وای کردووە کە ینی کۆمەڵێک مەلەف هەیە بە تایبەتی باسی مەلەفی نەوت و غازەکەین ئەم دواییە کە مەلەفی نەوت و غاز بە تایبەتی مەلەفی نەوت ئەمنە ناشەفاف بوو ئەمنە ناشەفاف بوو ئەمنە عقود کراوە لەگەڵ کۆمپانیای دەرەکی کە قازانجەکەی ئەگەر نەوت بێتە بەرمیل یان یەک بەرمیلێکی ببێتە ملیۆنێ دینار باو ناکەم قازانجەکەی بۆ خەڵک بێ هەر لە سەدا سیەکەی بۆ ئەم حکوومەتە ئەمێنێتەوە ئەو سەدا سیە لەکوێ بدەی بە خەڵک و چی بدەی بە خەدەمات و چی بدەی بە موچەی خەڵکەکە بۆیە باشترین شدوایە هەرێمی کوردستان لەو مەلەفەیە زۆر شەفاف بێ و هەماهنگ بێ لەگەڵ حکوومەتی عێراقا بۆی بتوانن ئەوەی کە حکوومەتی عێراقی داوایەکە من بزانم کە تەسلیمکردنی داهاتەکانە ڕێڕگای سۆمەوە و دوای دووبارە دانیشین لە ڕێگەی عێراق و ئێمە بودجەیەک و میزانێکی شایستە بۆ هەرێم دابین بکەین بۆیە زۆر گرینگە ئەم هەماهنگیە لەگەڵ حکوومەتی عێراق چکە حکوومەتی عێراق نە حکوومەتی ئەنقەرەیە و نە حکوومەتی ئێرانە حکوومەتێکە ئێمە تایە وەکو هەرێمی کوردستان بەشێکین لە عێراق و پێم وایە گەڕانەوەمان بۆ عێراق بۆ بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکانمان لە ئەم مەرحەلەیە لە قازانجی خەڵکەکەی خۆمان فریالخان پێت وایە پارتی بێتە ژێربار بۆ چارەسەری ڕاستەقینە ئومێ دەکەم تاوکو ئێسا منەڵێم ئومێ دەکەم بێنە ژێربار بەڵام بەداخەوە ئەزمون سەلماندوێتی کە ئەمەیان نەکردو پێشووتر هیوادارم بەڕاستی بێنە پێشەوە و ئەگەر نیەتێکیان هەیە بۆ دانیشتن بە زووترین کاتدا بنیشن چونکە ئێمە لە هەرێمێکی هەروەکو باسم کرد تەندراوین بە کۆمەڵی کێشا و معاناتی ئەگەر نێن ڕۆدایەتی ئەچێتە ژێرباری ئەوان مەسەلەن درێژە بۆ کەم و کوڕیانە بدات و چاپۆشی لێ من پێم وانە یەکێتی لەبەر بەرژەوەندی خەڵکەکەی لەبەر بەرژەوەندی هەموو خەڵکی کوردستان بە ناچاری ڕەنگە پەنا بۆ هەندێک حەلی تر بەرن ئەو حەلانە دیارە بەڕاوێژ لەگەڵ لایەنە سیاسەکان نەکرێ ئێمە هیچ شتێک بەبێ ڕاوێژ لەگەڵ لایەنە سیاسەکانی ترکە بە لە هەرێمی کوردستانە ژین کە هەمیشە یەکێتی نیشتمانی کوردستان هەوڵی یەکریزی داوە هەوڵی یەکگوتاری داوە و کۆیانی کردێتەوە دوایین کۆکردنەوە و بەڵگەلەوە بانگێشکردنی هەموو لایەنە سیاسەکان بوو لە دوکان بەتاکید بە دڵنیاییەوە و یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ ئیمانی بە تاکڕەوی نییە بەعکسەوە هەوڵی داوە لە ڕێگەی هەموو حیزبەکانەوە هەوڵ بدەن ئەوانی شەریک بن لە قەرارە تەنانەت پێشنیارکردنی ئەو ئەنجومەنی باڵای سیاسیە کە هەندێک خەڵک تەفسیری خراپی بۆ کا پێیان وایە ئەم ئەنجومەنی باڵای سیاسیە ئەبێتە بەدیلی پەرلەمانیا بەدیلی حکوومەت نەخێر ئەمە ئەنجومەنێکی سیاسیە بۆ لێکدانەوە و قەراردان لەسەر پرسە نیشتیمانەکان بە تایبەت بە دوای بەم ئەخیرەکە کە لایەنێکی سیاسی بەتەنیا نایەتە ژێر باری هەندێک گۆڕانکاری کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە بە تایبەت مەسەلەی هەڵبژاردنە کە خەریکە ئەنجام نەدانی هەڵبژاردنیش کە خراوتە ملی ئێوە مەسەلەن نیچێتی ئامادە نەبووە هەڵبژاردن بکە ئێوە بەڕاستی ئامادەنین هەڵبژاردن بکەن نەخێر ئێمە ئامادەی هەڵبژاردنین بە شەرتێک لەگەڵ لایەنە سیاسیەکان ئێمە ئیمزامان کردووە ئیتفاقێکمان کردووە کە هەمواری یاسای هەڵبژاردن بکرێتەوە هەمواری یاسای هەڵبژاردن بکرێتەوە تعدیل بکرێت لە پاکتاوی ناوی
دەنگدەران کە مردووی تایە خەڵکی پارچەکانی تری کوردستانی تایە یا هەر ناکار بە ناوی تۆماری دەنگدەرانی عێراقین کە کۆمیسیۆنی باڵا کردوێتی مافی کۆتا با بڵێن پێکهاتەکان کە تاوکو ئێستا بەداخەوە بەهەڵە بەکاری هێنرا و ئیستیغلال کراون بۆ تەکمیلەی نیسابی قانونی بەداخەوە کە ئەمە حقیقەتێکە ڕوویداوە لە ناو پەرلەمان کاتێککە نیسابیا لایەنە سیاسیەکان لەسەر پرۆژه یاسایەک ڕازی نەبوون ئەمان کورسەکانی خۆیان لەگەڵ عەدەدێک کە لەگەڵ ئەوان ڕێخستووە ببنە 50 زائیدێک و زۆرینە قرارەکان تێپەڕێن لە بەرژەوەندی تاکە حیزبێک کە ئەمە زۆر هەڵەیە سێ گۆڕینی بازنەی انتخابی یعنی ئەوان ئەیانوێ یەک دائیرەی انتخابی هەبێت بە پێچەوانی ئەو یاساییکەوە لە عێراقەیە کە فرە بازنەیە ئەتوانین وا بکەین کە بۆ ئەوی هەموو خەڵکو و هەموو دانیشتوانی با بڵێن بە پێی سنووری جوگرافی هەر کەسەوە بە پێی منطقەی خۆی دەنگ بدە نەک لە دهۆک مەسەلەن 20 دەنگ بیا لە سلێمانی 20 کورسی بێ 10 کورسی بێ 12 کورسی بێ شارەکانی تر هەمووی مەحروم بن بۆیە ئێمە لەبەر بەرژەوەندی خەڵکی کوردستانمانە و لەبەر بەرژەوەندی ئەوەمانە کە دوور بێ لە تەزویر لە گومان و بۆی خەڵکیش استحقاقی خۆی وەربگرێت لە نوێنەرایەتیکردن خەڵکی کوردستان مەسەلەن لانی کەم هێزولانە سیاسەکان بۆ نمونە بزوتنەوەی گۆڕانتەیتان ناکە لەو بابەتانە تا ئێستا بێدەنجێکی زۆر بە بزوتنەوەی گۆڕانەوە دیارە ئەگەر دێتە سەر یاسای هەڵبژاردن هەمومان لەگەڵا تەنها پارتی بەس خۆی نایەت بۆ مەسەلەی هەڵبژاردنەکە من پێم وایە گۆڕان بەنسبەت دانیشتەکان و گۆڕانیش بەشداریان کردووە هەمویان بەنسبەت ئەو وەرەقە عەمەلەیەکەوە دێنە سەر ئەوەی ئێمە ئەبێ لە بەغدا کۆدەنگ بین لەبەرەوەی ئێمە ژمارەمان زۆر نییە لە بەغدا ڕاستە وەکو کورد ئەڵێم نەک وەکو حزبێک بەتەنیا چکە ئێمە چەنێ یەک و یەکگرتو بین هەڵوێستمان یەک بێ لە بەغدا ئێمە سەرکەوتو ئەبین بەداخەوە چکە عکسەکەشی سەلمێنرا لایەنێکی سیاسی بە نمونە پارتی دیموکراتی کوردستان اتفاقێکی کرد لەگەڵ سەدرەکان لەگەڵ جەماعەتی سونە و حەلبوسی بۆی کەوە شەراکەتێکی سێلایەنە یعنی ئێمە لێرە بە ناوی یەکڕیزی چوینە بەغدا قرار وا بوو وەفد دروست بوو پێکەوە بچنە لای لایەنە سیاسەکان کە تویستیان ئیمزای وەرەقەیەک بکەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان بەبێ ئەوەی هەر ئاگای لەم لێک تێگەیشتنە هەبێ کە ئەسڵەن نا ئەو لێک تێگەیشتنە خۆزگەی خاڵێکی تیابووە لە بەرژەوەندی هەرێم خاڵەکان هەمووی سەبارەت بە مەرجعیەت و تەوزیعکردنی پۆست و هەنێک کێشەی کۆمەڵایەتی ڕەنگە ئەسڵەن وەکو هەرێم پێی فەزح بووینایە خۆشبەختانە ئەمە هەڵوەشایەوە کە زەرەری لە پێگەی دیموکراسیەت لە عێراق و پێگەی سازان و تەوافق ئەدا کە ئەمە مەبدەئێکی زۆر گەورەیە بۆ بەڕێوەبردننی عێراق و هەرێمی کوردستان چکە بنەمای سازان لە دەستور تەسبیت کراوە ئەو دەستورە باشە هەر خۆیان هەر هەواڵ مامجەلال و کاک مەسعود خۆیان بەشێکی گەورە بوونە لە نووسینەوەی ئەم دەستورە چۆن دەی بەعکسەوە بۆی زۆرینە لەبەروی هەندێک کورسی ڕەنگە لەلایەنە سیاسیەکان زیاتر بێ لەسەر مەبدەئی ئەغلەبیە دانیشتیا زۆرینە ئیش بکەی کە ئەمە شتێکی سەقەتە خۆشبەختانەی کێتی نیشتیمانی کوردستان توانی ئەم معادلەی ڕاست بکاتەوە بۆی کەوا هەموو ئەو حیزبانش حتا کوردیش بێتە ناو ئیدارەی دەوڵەت و ئەگەر یارمەتی بدەیت بێن کە وەرەقەیەکی عملی مشترک بکەن کە تایە قازانجی بۆ کورد بێ سەبارەت بە بودجەیە بە پێشمەرگەیە مادەی 140 هەروها پرسی محافظی کەرکووکیشە ئومێ دەکەم کە حەل بێت کارتان بۆ کردو لە هەوڵان هەموو ئەم شتانە دیارە وەرەقەی عملە دراوە بە سوودانی و ئیمزا کراوە ئەو کاتە سوودانی هاتووە مەسەلە ئیشەکانەکات ومێ دەکەین و هەوڵی شەدەین لە ڕێگەی نوێنەرەکانمانە لە ڕێگەی ئەو وەزیرانی کەوا لەوێ هەماجودی سەرۆکی حەزبەکەتان بەردەوام لە بەغدا ئەتانوێت چی بڵێن مەسەلەن چی بەدەست بێنن بەڵێ بەنسبەت ئەوەندەی بەغداتان کردو بە سنتەر هەولێر سنتەر نییە بۆچی بەڕاستی بەغدا سنتەرە ئێمە هەولێر ڕاستە پایتەختی هەرێمی کوردستانە بەڵام ئەوەی کەوا گرینگە ئێستا بەغدایە و یەکێتی نیشتیمانی کوردستان بە حزوری سەرۆکەکەی توانی کورد بگەڕێنێتەوە بۆ هاوکێشە سیاسیەکە لە بەرەوەی زۆر غایب بوون بەداخەوە 4 ساڵ جارێک ئەبینی لە کاتی انتخاباتەکان ئەبێتە مجموعەیەک ڕاکەن خەریکی اتفاقاتی بەتەنیا ئەبن بۆی هەنێ پێگەی ویزاری و هەنێ پۆست بەدەست بێن و ئەوەی تر باقی وەسەلام ئەگەڕێنەوە بەڵام ئەوەی کاک بافڵ کردی بەڕاستی گەڕانەوە بوو بۆ ڕێبازە ڕاستەقینەکەی مامجەلال کە هەوێنی شەراکەت و هەوێنی بانکردنی هەموو لایەنە سیاسیەکان بوو لەسەر مێزی گفتوگۆ تەنانەت ئەو لایەنانێکەوە سراع ململانیان هەیە بەداخەوە لە ناو شیعە و شیعەیان لە ناو سونە و سونە توانی پێکەوە کۆیان بکاتەوە و ئەمەش وای کرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتوو بێەوە ڕۆڵێکی زۆر گەورە ببینێ کە هەموو لایەنەکان بەبێ پایان سپاسی یەکێتی نیشتیمان و سپاسی سەرۆک بافڵ و تیمەکەی بکەن بۆ ئەو هەوڵ و جوهودەی کەوا کردیان لە فریال تۆ زۆر باسیەوەت کرد لە زاخۆ تا خانەکەی هەمووی بۆ مۆکویەکە بەڵام ئێوە تۆمەتبارەکردن بە دوو ئیدارەیش زانی ئەمە بۆ
ئەمە هەڵە تێگەیشتنێکە و بە گەوجاندنی تێگەیشتنی فکرەکەی لە لای خەڵک یەکێتی نیشتیمانی کوردستان قەت لەگەڵ دوو ئیدارەی نییە و ئێمە ئەوەی ئەیبینین بەواقع وەکوی دوو ئیدارە بین بەڵام لە عەمەلا ئێمە قەت بەتەمای ئەوە نین دانیشین بڵێن وەڵا با بین بە دوو ئیدارە لەبەر ئەوەی ئەم هەرێمە ئەم قوارێکەوە ئێستا هاتۆتە دەست بە تایبەتی پەرلەمان و حکوومەت یەکێتی نیشتیمانی کوردستان زۆرترین تەسحی داوەرن ئیحسائیە بکەن کێ زۆرترین خوێنی ڕشتوەکە خوێنی هەر کوردێک بەلای منە وەکو یەکە لەسەر ئەم خاکی کوردستانە ڕژابێ بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان پێشنیاری کردو یەکێتی نیشتیمانی کوردستان داوای مؤسساتی مەدەنی کردووە داوای ئەم سیستەمە حکومڕانی کردووە کە ئێمە باوەڕمان پێ بووە بە فیدراڵیەت بۆ عێراق و جۆرێک لە ئیدارەدان تقریبا لێرانە وەکوی هەمانە لە هەرێم بۆی کە پەرلەمانمان هەبێ خاوەنی حکوومەتی خۆمان بین ڕاستە ئێمە ناومان دەوڵەت نییە بەڵام ئێمە مەتارمان هەیە زانکۆمان پەشیمانین و سەحب ناکەن لەوەی کە ئێستا دەسەڵاتتان لاواز بۆیان شەریکی ڕاستەقینەنین نەخێر ئێمە پەشیمان نین بەڵام ئەم وەزعش ئەوها تەحمل ناکرێ پێویستە برادرانمان لە ناوپارتی دیموکراتی کوردستان بێنە پێشەوە مفاوازات بکەین قسە بکەین لەسەر ئەوەی چۆن بتوانین بە شێوازێکی ڕاستتر لەمەی کەوا هەیە و دروستە بتوانین ئەم هەرێمە بەرین بەڕێوە دوور لە کێشەی حزبی دوور لەوەی کەوا تۆ چەند پشکت هەیە و من چەند پشکم هەیە تۆ چەند کورسیت هەیە من چەند کورسیم هەیە چونکە ئەوە دەری سیاسەتێکی باشیلە حەلێکی مامناوەند بدۆزرێتەوە مەسەلەن مامەڵە لەگەڵ پارێزگاکان بکرێت لە بەغداوە پێت وایە بەغدامە قبوڵەکە من پێم وایە لەبەری ئەم هەرێمە بەشێکە لە عێراق تەسەورەکەم قانونێک هەبێ بەوەی کەوا بتوان پارێزگاکان تەعامل بکەن لەگەڵ عێراق چکە بتەوێنێتەوە سلێمانیە هەولێرە ئەنبارە ئەمانە هەموو شارێکن لە شارێکە لە شارەکانی عێراق یا پارێزگایەکن لە پارێزگاکانی عێراق بەڵام ئەمە خواستی یەکێتی نیشتیمانی کوردستان نیە ئێستا دانیشین ئەمە بکەین بەڕاستی خواستی ئێمە ئەوەیە کە پەرلەمانی هەموو خەڵک بێ و حکوومەتی هەموو خەڵکی کوردستان بێ بەبێ جیاوازی و ئەو بەبێ جیاوازیە کە تۆ بەبێ جیاوازی تەعاملت کرد لەگەڵ سەید صادق و لەگەڵ هەولێر و لەگەڵ با بڵێن سۆران و لەگەڵ ڕاپەڕین و ئەو شارانە هەمووی لەگە کۆیە ئەو کاتە تۆ چی دێ چ ڕەخنەیەک ئەگری بەعکسەوە دێ ئەو کاتە هەموو جوودەکان زیاتر یەکە خەی ئەو پارەی کە هەیە کە تۆ شوێنێکت هەبوو ئەو داهاتت لێ کوردەوە لێ کۆ کردەوە توانیت بە عادلانە دابەشی بکەی باوەڕت بێ ئەم مزاهراتانی کە ئەیبینین بینابێنێ بێتە هۆی سوتان و ناڕەزایی و هەر فەسح بووین خەریکە لە ناو ئەو نێوەندە نێو دەوڵەتیانە ئەوەندەی کەوا ئەڵێن ئەو بۆ ئەوە مزاهرە ئەکرێ وەڵامی ئێمە ئەوەیە لەبەرەوەی لە منطقەی سلێمانی ئازادیەکی زیاتر هەیە خەڵک بۆی هەیە ڕادەربڕێ خەڵک بۆی هەیە ڕخنە بگرێ لە حکوومەت بە سنگێکی فراوانە قبولەکەین و حکوومەت دەبێت گوێ لە هاوڵاتیانی بگرێ باورتان بێ نەکسی ساڵی حکومڕانی ئەم هەموو تەسحێ دراوە کە میلەت تووڕە بوو داوای حەقی خۆی کرد هێز نیە بیگەڕێنێتەوە بۆیە باشتر وایە کە ئەم حکوومەتە بە تایبەت حکوومەتی کاک مەسرور کە ئێمە بە ئیتیفاق وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ گۆڕان ویلایەنەکانی لەبەر ئێستا حکوومەتی ئەوە کاکەگیان ئەی تۆ کە دانیشێ بەم هەموو جیاوازی کە کردوتە تازەترین نمونە گۆڕانی وەزیرەکانێتی دوێنێکەیە ئەمە چەندێکە داوای گۆڕینی دوو وەزیرمان کرد وەکیل وەزیر و وەزیری پێشمەرگەمان کردو ئەو دوو بەڕێزە ئەی باشە تو بۆ ڕازینی بۆ ئەو بەڵام بۆ خۆت ڕازیت ئیمزای لێ بکەیت و لای بدەیت یعنی ئەمانە ئەم جیاوازیانی کە هەیە باسم کرد جگەلەوە یعنی دەیهان شتی تر هەیە یعنی شەراکەت پێنەکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەشفکردنی داهاتەکان بە نمونە باسی عینزالاکەین عینزالە کەس نازانێت داهاتە چی لێ دێ باج یعنی ئەم هەموو داهاتە دێتە ئەم کوردستان و کەس نازانێت چی لێ دێ ڕاستە بەشێکی ڕەنگە سەر بکرێ بە موچە و بەمە بەڵام استحقاقی خەڵک بە تەواتی نادرێ خەدەمات وەکو پێویست نییە بڕۆ دەیان و سەدان خەڵک لە عێراق و هەمووی دێن بۆ خەسخانەی هوای بزانە چەندی دەرمانی لێیە مستەشفاکان هەموو بێ دەرمان ئەمێنەوە خەڵک بێ دەرەتانە خەڵک بێ موچەیە بێوەزعە خەڵک ئومێدی زۆر هەبوو بۆی کەوە حکوومەت دانیشی ئەو وەرەقی عەمەلەی کە هەیبوو ئێمە لەسەر ئەساسی ئەو وەرەقی عەمەلە کابینەی نۆ هاتە پێشەوە باوەڕ ناکەم شتەکانی هەمووکەوە ئێمە ویستومانە چاکسازی بکەین ئێمە ویستومانە چاکسازی بکەین لە حکوومەت داوای لا مەرکەزیەتمان کردو کە ئەمە یەکێک بۆ لە خاڵە گرنگەکان هەروەها دابینکردنی هەلیکار بەوە کۆمەڵێشتە لە بواری کەرتی نەوت و وزە کردومانە ئەمانە ئەوانڵێن یەکێتی قوتەکەی هەر 21 کورسیە و ئەبێ بە حەزمی خۆیان داواکەن ئەو جاران نەماوە 50 بە 50 ئەزانی ئەوان سۆرینە 35 کورسیان هەیە فریاق کاک زاناگیان چوونی یەکێتی وەبوونی یەکێتی لە بەغدا بۆندە کورسێکە هەیەی و ئەو ڕۆڵە گەورەی بینی کە توانی سوسی معتەڵ دابین بکە لە ناو پەرلەمانە یعنی ئەوەندە ڕۆڵی هەبوو کە ئەوان ئەیانویست
دانیشتنێک بکەن لە دەروی پەرلەمان ئەوەیە کێتی نیشتیمانی کوردستان بوونی هێشت لە دەروی پەرلەمان کۆبوونەوەکان بکرێت ئەوەیە کێتی نیشتیمانی کوردستانە بە 19 کورسیەوە کە معادلەکانی هەمووی هەڵگێڕایەوە لە بەرژەوەندی هەموو کۆمەڵانی عێراق کە پرۆسەی عێراق کە پرۆسەی سیاسی لە عێراق چەق بەسوو بوو دوای ساڵێک جوهودی کاک بافڵ و تیمەکە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو خۆشبەختانە لە هەندێک لایەنی سیاسی توانیوانە ئەم شتانە بەرەو ئاقارێکی باشتر بەرن لە عێراق بەڵام زۆر مهمە تۆ لە عێراق داوای حەقی خۆتەکەی داوای پشکی وەزارەکەی داوای میزانیەکەی داوای شەراکەتەکەی لێ ئەی بۆ نایی لێرە لە هەرێمەکە لەگە شەریکەکانی تۆ کە لێرە لە حکوومەتن بێ ئەمانە جێبەجێ بکەی یعنی ئەمە بانێک و دوو هەوایە بەڕاستی بۆی خەڵک ئەمەی قبول نەوە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمەمان قبول نییە بەڵام لەگەڵ ئەوەشە دەرگا هەرکراوێک و باسمان کرد بۆ چاکسازی بێن دەسەڵات و حکومڕانی بە شێوەی عادلانە تەوزیع بکرێت. ئەگەر تووڕێی خەڵک گەورە بوو هێز نییە بتوانێت ڕێگری لێ بکە بەرامبەر بە هەر کەسێک بێ. ئێوە گەیشتونەتە ئەو نەتیجەیە کە بەڕاستی ئەمە تحقیق بۆ واقعە و ئەتانەوە ئیشی بۆ بکەن چونکە ڕەنگە خۆت بزانی ئەتا تەنانەت جەماوەری خۆشتان لێتان قەلەق و دوو دڵە کە ئەم وەستانەوەتان ئەم هەوڵانەتان بۆ چارەسەر تا سەر نەبێ. قسەی تۆ لەسەر ئەمە چییە؟ قسەی من ئەوەیە دیارە نەک کوردستان لە شوێنەکانی هەموو جیهانە فشاری خەڵک گەیشت تو بچێ حەفازە بۆ مناڵەکەی بکڕێ نەیبوو چاوەڕی دەستی ئەوەی کرد دەستی حکوومەتی کڕاتبەکەی نەبوو دەستی برد بۆی کرێخانەکەی بدانیەتی مناڵی لە مەکتەبە نەیتوانی سەدری بۆ بکڕێ نەیتوانی کتێبەکانی بۆ جێبەجێ بکە نەیتوانی کری پاسەکەی بۆ بدا ئەی کاکە خەڵک لەوە تووڕەتر چی خەڵک بەعکسەوە زۆر دانی بەخۆیان گرتووە لەبەروی خۆشەویستیە گەورەیان هەیە بۆ ئەم کوردستانە خۆشەویستێکی گەورەیان هەیە بۆ ئەم خەبات و ماندووبوونی خەڵک یعنی ماندوو بۆ بەم پرۆسەی کەوا هاتوۆتە ئەبم دەستکەوتانی ئێستا یەک شتێکەیە بەڵێ لە هەموو دنیا ئەمە ڕوویداوە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لەگەڵ ئەوەیە ئێمە دانیشین بە زمانی گفتوگۆ لەگەڵ خەڵکەکەشمان هادی ئەو خەڵکاکەینەوە بەڵام ئەوانە توان بەچی هادی ئەو خەڵکەکەنەوە کە بەکردەوە ببینن بەڵێ حکوومەت جیاوازی ناکە لەگەڵ سلێمانی لەگەڵ هەولێرە جیاوازی نیە لەگەڵ کۆیە و لەگەڵ دهۆکە خەڵک بەوانە ئەیبینە بەڵام بەداخەوە ئەڵێم ئەم فشارە لە حکوومەتی شەلێرە لە ناو سلێمانی بەتایبەت و پێم وانە هێز و لایەنە سیاسەکانی ئێرە ئەویان قبول بێ ئەو زوڵم و غەدریان یەکێتی مەبەستمەوە بوو تا سەر ئەڕوا لەگەڵ ئەم بابەتە من ئەگەر بزانین ینی هیچ چارەسەرێک نییە ناچاری تۆ بە دوای بەدیلی ترا بگەڕی چکەوە حکوومەتی عێراقی دەرگای کراوەیە و سەرۆک بافڵ ئەوەی ئیشارەت پێدا کە ئێمە بە تایبەتی بەم غازەی کەوا لە سنووری ئێرە هەیە و بەو نسبەکەمی ئەگەر نەوت لەلای ئێمە لەم سنوورەکەم بێ لە 120 بێ بەڵام ئەوانی کە لە بواری نەوت و غازان زۆرجار بیستومەلیان ئەگە ئەو 120ی ئەم منتیقەی ئێرە نەبێ ئەو 180 ئەوێ ناتوانێت بە تەواتی بڕوە لەبەری ئەوە مادێکی تیا تێکەڵەکری ئەنجانی بە هەموو شتێک و ئێمە وابەستین بە یەکتری مەسیرمان بە یەکەوە وابەستێ دوای ئێمە کاک زاناگیان خەریکە لە ناو خەڵک تووشی دڵە ڕاوکەیەکە بێ خەریکە قسەی ئەوە فڕێ ئەدەن هەندێ لایەن کە بەرژەوەندیانی ڕەنگە هەندێ وڵاتی ئەقلیمی بەرژەوەندیان لەوە بێ کە خەڵک هانەدەن بۆی کەەوە وڵا لەوانەیە شەڕی ناوخۆ بێ نەخێر ئێمە قەت لەگەڵ شەڕی ناوخۆیانین کاکە هێشتا قوربانیەکانی شەڕی ناوخۆ مناڵمان هەموو گەنجن ئێستا زانکۆیان تاوکر نازانن تەرمی باوکەکانیان لەکوێ لە هەردوو لا بێسەر ئەم هەموو هەزارها شەهیدە درا خەڵک کوژرا لە شەڕی براکوژی چه قازانجی کرد لە ئەخیرە هاتینەوە دانیشتین بەیەکەوە قسەمان کرد لەبەری ئێمە کوردین مەسیرمان بەیەکەوە ئێمە هەموو کەسی یەکترین لەم کوردستان هەموو قەزیەک ئەمان بەستێتەوە بێلەوە مۆزوعێکێ لەبری ئەوەی ئێمە خۆمان مەژغوڵکەین بڵێن وڵا شەڕی ناخۆ ئەبێ و لەم لالۆلا هێز دروستەکەن بۆ فڵانە کەس و بۆ فیسارە کەس ئیکاکە تۆ هێزی پێشمەرگەت هەیە لە جیاتیەوەی هەردوو هێزەکە دابنیشین یەک بکەین هێزێکی نظامی پوخت دابنین بۆی ئەگەر خوانەکەران ڕوبەڕووی هەر هێرشێک بینەوە دانیشان خەڵکێکمان هەبێ دیفاع بکە ئەم هێزت بۆ دروست ناکرد لە کاتی شەڕی داعشە بەجددی ئەمە خەریکە سیستەمێک دروستە بێ وەکو زمانی جاشایەتی سەدام حوسێنی لێدێ کوردی دروستە کرد مستەشاری لە فڵانە عەشیرەتە هێنا هەندێ هێزێدا پێ خەڵکی تەعینە ڕازیە کرد بەرامبەر بە کوردەکە بەکارێ هێنایە بۆی ئەم شتە زۆر غەڵەتە هیوادارم کە حکوومەت شتیوا دروست نەکات کە بۆ شخصی خۆی بەکاری بێنێ هێزێکی سیاسی بۆ شخصی خۆی بەکاری بێنێ لەبری ئەوە بابێن ئێمە باس نورەکان بپارێزین لەگەڵ عێراق لە چوارچەوەی یاسانی دەوڵەتەکان یعنی ئێستا کۆمەڵێک هێز دروست دەکرێت مەسەلەن لە ڕاپەڕین لە شارە زۆر بەڵێ ئەوە تا ئێمە خەڵکە بیستینە وەڵاڵێ وا تەعین بووم لە لای فڵانی فڵان کەس کە خۆی داوا کراوە ئەسڵەن لەلایەن یاساوە ئەخە چۆن شتی وابێ ئەی بۆ نای ئەمانە ڕێک خەی لە چوارچێوەی هێزێکی نیشتیمانی کە وەزارەتی پێشمەرگە سەرپەرشتی بکە موچەکانیان وەرگرن تەدریب بکەن ئەمانە نەک دانیشی تۆ چەکیان بدەیتێ بۆ ئەوی زیاتر دیاردەی شەڕ و یەکتر کوشتن بڵاو بکەیتەوە ئەمە شتێکی زۆر
خراپە و هەڕەشەیە لە جیاتی ئەوەی دەستکەوت بێ هەنێ خەڵک ڕازی بکەن بۆی بیان هێنن ژماری خۆیانی پێ زیاد بکەن وەکو هەڕەشە بەکاری بێنن وەرن فەرم و هێزی نیزان تەنانەت ئەوانەی کە ئەو لایەنە سیاسیانی کە هێزیشیان نییە خۆ پاسەوانیان و پاسەوانانی لەبەر دەرگاکانیانن جێشیان نیە و پاسەوانە نەچین حیزبی سیاسی هەیە لێرە جگە ئەوە هەموو مانوەرەکەن لە ڕۆژی با بڵێن یادی حیزبەکەیان ینی ئەمانە حەقا یەک بخرێتەوە لە بری ئەوەی کا گروپێک دابنێن لەم شار لە کارجێڕێکی مەکتەبی سیاسیەکێتی پرسی لە شوێنی بەڕێزت دانیشتبوو هەوڵێکێ تێگەیشتێکە لە کادرانی یەکێتی کە پارتی ئێوێ کۆتایی بێچێتی بێنیەوە لانی کەم ڕێگە بگرێت لەو هەڵسانەوەی کە لە ڕێگەی ئەو موحەدیەی سەرۆکەکەتان دروستی کردووە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانێت ڕێگری لە بەرزبوونەوە و تۆکمەبوونی یەکێتی بگرێت با پێت بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان مامجلال لێ وڵێ سەفین لە بین بێت لە بن بێت یەکێتی لە بن نایەت بەو هەوڵانی ئەوان یەکێتی قەت بچووک نابێتەوەکی تا هەمیشە گەورەیە ڕەنگە یەکێتی نیشتیمانی بە هەندێ مەراحلات تێپەڕیوە و پارتی خۆشیت پێات تێپەڕیوە حزب سیاسیەکان هەمووی لە شەرقی ئەوسەت و لە عالەمەوەیە تووشی ئینشقاقاتە بی تووشی کۆمەڵی کێشە و مەشاکیلە بی تووشی نەبوونی ئەبی تووشی شەڕ ئەبی بەڵام ئەمە معنای ئەوە نییە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو ئەچەیە بچووکە بێتەوە بەعکسەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا لە هەموو کاتێ زیاتر مرکزیەتی تایە خەڵکی دڵسۆزی تایە خەریکی چاکسازیە لە ناو خۆی و دەستی بردووە بۆ کۆمەڵێ پرس کە لە بەرژەوەندی نەک بەس یەکێتی خۆی وەکو حیزب یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی تیارەکاتەوە بەرنامەی خۆی باشەکە جۆرێک لە مرکزیەت و لە ئەوەی خۆی چاکەکە بۆ چیە لە کۆتایی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان ئامرازێکە بۆ خزمەتکردنی خەڵکەکە کە تۆ هەوڵەدەی بۆ ئەوەی کەوا بتانی لەناو ئەم حکومڕانی کە هەیە بتوانین ڕۆڵێکی باش ببینین بۆ خزمەتی سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان پێ بکەین بە پارتیەوە بە سوسیالیستەوە بە شوعیەوە بە هەر کەسێکی ترەوە ئێمە کوردین ئەبێ ئەومان لە بینەتێ و مەسیر و داهاتوومان هەمووی یەکە دوا سەرنجی بەرز فڕیال خان سەرنجی من ئەوەیە کە خەڵک پێویستە گوێ بە ژاوەژاوی ڕاگەاندنەکان و فەیسبوک و ئەمانە نەدا خەڵک هەمیشە ڕۆڵی ئەوە ببینێەوە ومێدی بەوە هەبێ کە دانیشتن هەبێت دانیشتن هەیە و هەمیشە مفاوەزاتێ هەندێک ڕاگەیاندن بەڵێ لەگە ڕێزم و بە خەڵکی ئەوە بزانن کە یەکێتی نیشتیمانی کوردستان قەت لەگەڵ شەڕی براکوژی نییە و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر دێن تەسریحاتێکە یا قسێکە هەمووی دەرگای واڵایە هەر لە سەرۆکەکەی و تاوکو ئەندامێک لە خوارەوە هەموو سەلماندوومانە کە ئێمە لەگەڵ ئاشتی و ئاشتەوایین وەرن فەرم و جوهودەکانمان یەک بخەین یەک ڕیز بین یەک گوفت و گوتار بین بۆ ئێ بتوانین لە بەغداش مافەکانمان مافەڕەوەکانمان کە لە چوارچەوەی دەستورە وەری بگرین بتوانین ڕۆڵمان هەبێ و سەقامگیریەکی باش لە هەرێمی کوردستان بۆ خەڵکەکە لە ڕێگەی خزمەت گوزاری و لە ڕێگەی دابینکردنی ئەمن و ئاسایشەوە بەرقەرار بکەین. سپاس دەکەم سەیریارەکەی فریال خان کەم باشە ڕێکەوت بەڕازی چەند گۆڵی کردووە 4 گۆڵ 4 گۆڵ پیرۆزە تیپی یاریش بەشێکی پێوەستە بە سیاسەتەوە بەڕازیل هەندێک جار ئەچێتە دواوە بەڵام ئێستا یاری پێش و دۆڕا بەڵام ئێستا جێمی یەکەم چەند گۆڵی کردوتە لە ڕێکەوت 4 گۆڵی کردووە کەواتە هەموو شتێک ئەگەر تیمێکی تۆکمە بێ قابلی هەچیە قابلی هەستانەوە و بەهێز بوون. سپاس بۆ بەڕێز فریال عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ بەڕێزان. بینەرانی خۆشەویست ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن ئێمە پانۆڕامامان پێشکەشکردن ئێوەش خواتان.